بارەی بەکارهێنانی شەکر و زیانەکانی لەگەڵ دکتۆر علی بەرزنجی پزیشکی پسپۆڕی هەناوی شەکرە قسە دەکەم لە هەولێرەوە میوانی منە. دکتۆرم کاتت باش، زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵم. دکتۆر زۆر بمان ینی هەمومان دەڵێن کە شەکر زیانی هەیە، دەکرێت تۆ پێمان بڵێ زیانەکانی چین؟ بەڵێ طبعا هەمومان نەزانین پێشوەخت ئێمە هەمومان پێویستمان لەشمان پێویستی تا ڕادەیەک بە شەکرێ چکە یەک لە شێوازەکانی وزەیە بۆ جەستەی ئێمە، بەڵام هەموو شتێک ئەگەر زیاد بوو لە حەدی خۆی ئەبێتە زەرەر نەک قازاج. ئەکید شەکر ئەگەر زۆر بخورێ، خاصن ئەو شەکرە سپێی ئەوەی بە خواردن ئەوها ئەخورێ یان ئەکرێتە ناو چەند خواردنێکی تر، ئێمە هەست پێ ناکەین نەناو مەسەلەن ئەو ساردمەنیانەیە، ئەو نەناو ئایسکرێمە، نەناو خواردنە، نەناو کێکە، ئەوانە هەمووی ئەگەر زۆر بخورێ ئەبێتە هۆکاری یەکەم شت من قەناعەت پێ ئەبێتە هۆکاری ئیدمان، ینی لەسەر فێربوون، چۆن وەکو تریاک و دەرمانی ئەوانی بەشەر لەسەری فێرەبێ ئەو شەبێتە لەسەر فێربوون، کەوا لەسەری فێربوون لەشی مرۆڤ یان لەشی بەشەر ئەبێتە هۆکاری زیانەکانی ئەگەر دەست پێ بکەین لە دەمەوە دەست پێ بکەین کاتە هۆکاری خواردنی ددانی نەخۆشەکە و یان پەدووی نەخۆشەکە ئەو کەسەی ئەو شەکراخوات تێکەچێ، هەمان کاتش ئەگەر بینە خواردتر ئەبێتە نەخۆشی بەرزبوونەوەی ڕێژەی شەکر لەناو خوێن، ڕەنگە تووشی نەخۆشی شەکرە بێ، ئەوەیەکی گەورەیە، ئەبێتە نەخۆشی هۆکاری جەڵتەی دڵ و جەڵتەی مێشکش، هەمان کاتش دەرونیەن لە ڕێگای دەرونیەوە تەسیرەکات سەر ئەو کەسەی زۆر شەکر بخوات، تووشی دڵتەنگیەکە بێ، نەوعەکە ئابەیەکە بێ، هۆکاری ینی زۆر شتی زۆرە. یەک لەوانە گوتمان قەڵەوبوونش ئەکاتە هۆکاری سۆفانی نەخۆشی سۆفانی و جونگەی ئەو کەسەی زۆر شەکر بخوا جونگەکانی شتێکە چێ شەکریش پەیوەندی هەیە بە چاوری و بە قەڵەوبوون دکتۆر؟ بەڵێ ئەکید ئێمە لەشمان پێویستی بە ڕێژەیەکی کەمە لە شەکر ڕۆژانە، بەڵام ئەو کەسانی زۆر شەکر بخۆن ئەو شەکرە خەز نەبێنە ناو لەشمان، شێوازی خۆی گۆڕێ لە شێوازی شەکرۆ وزدا ئەبێتە چاوری نەناو سکی نەخۆش، نەناو جەرگی نەخۆش. زۆر نەخۆشەیە لێ دکتۆر چاوری هەیە لەسەر جەرگم، با چاوری نەخۆم، پێڵێن نەخێر، هۆکاری چاوری سەر جەرگت چاوریەکە نییە، خودی چاوری هۆکاری شیرنی زۆر خواردن یا شەکر زۆر خواردن. باشە دکتۆر، ئەو شەکرا کە ئێستانی زۆر جێگرەوەی هەیە، بۆ نمونە ستیڤیا یاخود خەڵکەڵێ من بە خوورماوە چاخۆمەوە لە جیاتی شەکر، ئەوانە جێگرەوەیەکی باشن بۆ شەکری سپی؟ ئێمە دەبێت یەکەم جار بزانین شەکر بەس ئەو شەکرە نییە ئەوەی ئەکرێتە ناو چای ئەی خۆینەوە، زۆر نەخۆشی شەکرەیە دێتە لای ئێمە لە دکتۆر ئێمە ئەلێم شەکرەت هەیە دەبێت ئاگات پارێز بکەیە لێ دکتۆر وەڵی من 2 ساڵە 5 ساڵە شەکرشم نەکردوتە ناو چای، شەکر شێوازی تر دیکەشی هەیە، ئەو شەر شەکرە ئێمە دەبێت هەوڵ دەین ئەوانە بخۆین باشتێکە لەو شەکرە ئەو وەکولەی تۆزە سپیە ئەو شەکرەی ئەکرێتە ناو چای ئەوانە شەکرە مەسەن لە ناو شیر، بەڵێ شیر شەکرەکەی نەناو شیر پێێنن لاکتۆز، ئەوە شەکرە شەکری نەناو میوە هەیە، زۆربەی میوەکان بە تایبەتی میوە شیرینەکانەوەنە وەکو بڵین زۆر شەکریتیایە پێێنن فریکتۆز، شەکر هەیە مەسەن خورما، هەنجیر، ترێ، مۆز، مانگۆ، ئەوانە هەمووی ڕێژەی شەکری نەناو زۆر زۆرە. دروستەکرێ بە هەمان شێوە زیانی هەیە شەکری، بەڵێ هەمان شێواز ئەگەر زیاد میوەمان خوارد، زیاد خورمامان خوارد، زیاد مۆزمان خوارد، هەمووی حاڵی ئەو شەکرێ ئەوەی دروست دەکرێت، ئەوەی دروستکرا ئەو تۆزە سپیا نەفسی کاریگەری هەیە ئەگەر بە ڕێژەیەکی زۆرتر خواردمان، بەڵام هەتاکم پێمان بکرێ ئەو شەکرە تۆزە نەخۆین، نەخێر ئەو شەکر ئەو لە ڕێگای میوە بێ، بەڵام میوەش نابێ زۆر بخۆین، نابێ زۆر باسم کرد شیرە هەنجوینە، ئەگەر شەکر ئەتوانی پێی بڵێن کاربۆهایدرێت ئەڕواتە نەناو نان و برنج، ئەوەی ئاردی سپیش حیسابی شەکری بۆکرێ، هەمان کاریگەری هەیە لەسەر جەستەی و کەسەی شەکرەخوا. باشە ئەی دکتۆر پەیوەندی بە شەو ڕۆژەوە هەیە شەکر لە ڕۆژدا بخورێت زیانی کەمتر بێ وەک لەوەی لە شەوا بخورێ، خود میوەکان لە ڕۆژدا بخورێ وەک لە شەوا؟ ئێمە طبیعی بەیانیان جەنابەت ئەزانی ئێمە بەیانیان کەوا لە خەو هەڵەسین ئەڕۆین بۆ ئیشی خۆمان و کاری خۆمان، لەش ئەو کاتە پێویستی بە وزەیە، ئەو وزەیەش بەیانیان ئەیسوتێنێ، زۆر شتێکی خراپە بۆ تەندروستی ئەو کەسەی نانەخوا، دەبێ هەوڵدا خواردنی شەکرە و خواردنی میوە و
خواردنی شتە شیرینەکان و وەکەوەی باسمان کردەوانی شەکری نەناوە هەوڵدا لە لای بەیانی بیخوا نەک لە لای شەو چکۆ لە لای شەو چکۆ ئەو کەسە نایسوتێنێ بە شێوازی ئیشکردنە یان ڕاکردنە یان جوولانە هەمووی کاتی شەوان ئەگەر ئەو شەکرەی خوارد جەرگ ئەی کاتە چەوری و نەناو خۆی خەزنیەکە و نەناو سکی نەخۆشەکە خەزنیەکە و سێرەکەی ئەو کەسە وەزنی زیادەکە و هەموو کێشەکانی باسمان کرد ئەوانەی نەخۆشی شەکرە تووشێ بێ. بەڵێ زۆر سپاس دەکەم دەبەرەوە بەیانیان بخڕێ باش شتێکە ئەکید. باشە دەستخۆش دکتۆر علی بەرزنجی پزیشکی پسپۆڕی هەناوی شەکرە کە لەگەڵم بووی دەستخۆش.